دروستکردنی مەیدانێکی ئاژەڵان لە ناحیەی وەرماوە کاردانەوەی یەکە ئیداریەکانی ناحیەکەی لێ دەکەوێتەوە و ئەنجومەنی پارێزگای سلێمانیش داوای ڕاگرتنی پرۆژەکە دەکات و قایمقامی شارە زووریش هیچ لێدوانێک لەو بارەیەوە لەسەر ئەو کێشەیە نادات. یەکە ئیداریەکانی وارماوە ڕایدەگەێنن بەبێ ئاگاداری ئەوان و بە شێوەیەکی زیادەڕۆیی مەیدانێکی ئاژەڵان لەسەر زەوی ناحیەکەیان دروست کراوە، جارێکیش بە فەرمانی بەڕێوەبەری ناحیەی وارماوە و بە پاساوی نایاسایی بوون و زیادەڕۆیی مەیدانەکە تێکدراوە. بەڵام جارێکی دیکە خاوەنی پرۆژەکە دەستی بە دروستکردنەوەی مەیدانەکە کردوتەوە. کە دروست دەکرێت ئێستا ئەکبەر تەجاوزاتە کە لە 4 ساڵی ڕابردووە لە سنوورەکەمان ڕوویدا بێ. ئێمە پێشتر لە 15 ڕووخاندمان بە شۆفڵتێکماندا، بەڵام ئێستا دووبارە لە 13/6ەوە دەستکراوەوە بە دروستکردنی و هەندێک بەرپرسی سەربازی لە پشتی ئەو بابەتەوەن لە سنوورەکەدا، هەندێک بەرپرسی ئیداریش بەڕاستی کەوتونەتە هەڵەوە دیارە بەهۆی تێگەشتنی هەڵەیانەوە لە پرۆژەکە یا بەرچاویان ڕوون نەبووە، هەندێک ئیجراعاتی غیر ئوسوڵیان لەسەر ئەم بابەتە کردووە. ئێمە ئەوەی کردومانە سەرەتا یادداشتێکمان داوەتە ئەنجومەنی پارێزگای سلێمانی بۆ ئەوەی بانکێشتی ئێمە و هەموو ئەو لایەنانە بکە کە مامەڵەیان لەسەر ئەو بابەتە کردووە بۆ ئیستیجواب، واتە بۆ لێپرسینەوە تا بزانن ئەم بابەتە چۆن چۆنی کراوە لایەنەکانی ڕوون بێت. پەیوەست بە پرسی دروستکردنی مەیدانی ئاژەڵانەکەی ناحیەی وەرماوە، ئەنجومەنی پارێزگای سلێمانی بە نووسراوێک داوای لە قایمقامێتی قەزای شارە زوور کردووە پرۆژەکە ڕابگرێت. پەیام بۆ بەدواداچوونی زیاتر بۆ ئەو کێشەیە سەردانی قایمقامێتی قەزای شارە زووری کرد، بەڵام دوای نزیکەی کاتژمێرێک چاوەڕوانی قایمقامی شارە زوور بە پاساوی ئەوەی کێشەکە پەیوەندی بەوانەوە نییە خۆی بوارد لەوەی لێدوان بۆ پەیام بدات. چونکە ئێمە وەکو ئەنجومەنی پارێزگای سلێمانی بە دوواداچوونم بۆ ئەم بابەتە کردووە، دەرکەوتووە سەر لەبەری سەر تاپای هەمووی کە تەجاوزە ئەم پرۆژەیە دروستەکرێت دەبێت ڕابگیرێت. من وەکو خۆم وەکو ئەنجومەنی پارێزگای سلێمانی بە نووسراوی سەرۆکاتی ئەنجومەن داوام کردووە ئەم پرۆژەیە ڕابگیرێت، تەجاوزی زیاتر نەکرێتە سەری، هەتاکو ئەو کاتەی کە بەرگێکی یاسایی دەکرێتە بەری و هەموو ڕێکارە یاسایەکان دەبڕێت. و لە پشتی ئەمیشەوە کۆمەڵێک دەسەڵاتی حیزبی و کۆمەڵێک کەسی شخصی لە پشتی ئەم بابەتەوە هەیە کە ئەمە زۆر پاڵپشتیە بۆ ئەو کەسانەی کە ئەم گەوڕانەیان دروست کردو. ئەو پارچە زەویەی کە مەیدانی ئاژەڵانەکەی تێدا دروست دەکرێت دەکەوێتە گوندی دەستکەرەی سەر بە ناحیەی وەرماوە، وەک بەرپرسانی یەکە ئیدارەکانی وارماوەش ڕایدەگەێنن بە پێی یاسا ئەو پارچە زەویە مڵکی وەزارەتی دارایی و ئابووریە و دروستکردنی هەر پرۆژەیەک لەسەر ئەو پارچە زەویە بە زیادەڕۆی و نایاساییدا دەنێت و ئەنجامدەرانیش زیادەڕۆیەکەش ڕوو بە ڕووی لێپرسینەوەی یاسایی دەکاتەوە. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، شارە زوور.